ئەنجومەنی پارێزگای سلێمانی میوانداری هەریەکە لە پارێزگار و قایمقام و سەرۆکی شارەوانی سلێمانی کرد بۆ لێپرسینەوە لەسەر لابردنی زیادەڕۆیەکان و ڕێخستنەوەی ناوشاری سلێمانی هاوکات پرسی دیاریکردنی بڕی داهات و چۆنیەتی خەرجکردنی داهاتەکانیشان لەگەڵ پارێزگاری سلێمانی تاوتوێ کرد. لەسەر بڕگەی یەکەم دوای ئەوەی کە هەم بەڕێز کاک سەردار لە جیاتی پارێزگاری سلێمانی و کاگاوات و کاک یوسف کە ڕوونکردنەوەی تەواویاندا بە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئەندامانی ئەنجومەنیش هەم پرسیار و ڕێنمایی و پێشنیار و سەرنجەکانی خۆیان خستە ڕوو و بە کۆی گشتی ئێمە لەگەڵ میوانە بەڕێزەکانمان و ئەنجومەنی پارێزگای سلێمانی گەیشتینەوەی کە هەمومان بە هەماهەنگی بتوانین کار بکەین بۆ ئەوەی کە هەم سلێمانی کە پایتەختی ڕۆشنبیریە و هەم سیمای شار بەگشتی و نێوەندی بازاڕەکەشی بتوانین بە هەموو لایەک بە هەماهەنگی وای لێ بکەین کە سیمایەکی جوان و شارستانی پێشان بە هەموو لایەک بدەین. لە قسەکانی جەنابی پارێزگارە ئاماژەی بۆ داج عیلاقەیەکی بەو ڕێوشوێنانەوە نییە کە ئێستا ئەگیرێتە بەر بۆ ڕێخستنەوەی شار و شەقام و شۆستە و شوێنە گەشتەکان و پرۆسەیە بەردەوام. لە دوای کۆبوونەوەکە بڕیاردرا بە شێوەیەکی ڕێکخراو شوێنی تایبەت بۆ کاسبکاران و دەستگێڕەکانی ناوبازار دابین بکرێت و هاوکات لەبارەی خزمەتگوزاری و ڕێخستنەوەی ناوشاری سلێمانیشەوە پارێزگاری سلێمانی ڕایگەیاند حکوومەت هیچ بودجەیەکی بۆ نۆژەنکردنەوە و پەرەپێدانی سێکتەرەکانی ئاو و کارەبا و خزمەتگوزاری و دابینکردنی سوتەمەنی بۆ پارێزگای سلێمانی تەرخان نەکردووە. هەتا ئێستا دوو شوێن ئامادەکراوە بۆ ئەوانەی کە عەرەبانە و دەستگێڕیان هەیە. یەکێک لەوانە دەبۆکەیە بازاڕی دەبۆکە قاتی سەرەوەیەتی، دووهەمیشیان ئەو بەرامبەر مزگەوتی گەورەیە کە پێڵێن چاڵەکە لەوێ ئەو ئەوانەی کە بە زیادەڕە و لەوێ بوون هەمووی تەخت کراوە بە شێوەیەکی ڕێکوپیەکانە هەمووی تەنزیمەکرێ و تەوزی ئەکرێتەوە ئەوەی کە لەوێ بوو ئەیەنەوە بەخۆی ئەوەی کە لەوێ شانە بووە بەپی ڕێنمایی کە شارەوانی و قایمقامێت دایانناوە ئەیەنەوە بۆ کەسانی کە بڵێن پێویستیان پێوێتی و دەستگێڕ بوون. لە دوای دەست بەکاربوونی سەردار قادر ئەوە یەکەم جارە لەلایەن ئەنجومەنی پارێزگاوە میوانداری بکرێت و بەشێک لە ئەندامانی ئەنجومەنیش دەڵێن پارێزگاری سلێمانی لە زۆربەی بڕیارەکانیدا نەگەڕاوەتەوە بۆ ئەنجومەن و هەمانگیان لاواز بووە. لەبارەی ڕێخستنەوەی ناوشاریشەوە قایمقامی مەرکەزی سلێمانی دەڵێت لیژنەکانیان بەردەوام دەبن بۆ بنەبڕکردنی زیادەڕۆیەکان. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.